ئەمە قۆناغی سێمی دابەشکردنی هاوکاری مادی و سەبەتەی خۆراکە بۆ هەژاران و خێزانە کەم دەرامەتەکانی قەزای خورماڵ و هەورامان. ئەنجومەنی خوشکانی هەورامانی کۆمەڵی دادگەری کوردستان بە پاڵپشتی خێرخوازان 200 سەبەتە خۆراک و 50 خێزانیش بە هاوکاری دارایی بەسەر کردەوە. سپاس بەخوای پەروەردگار ئێمە لە مانگی ڕەمەزان و غێر ڕەمەزانیشتان توانیمانە هاوکاریەکی باشی خورماڵ و دەڤەری هەورامان بین. بۆ مانگی ڕەمەزانی پیرۆزیش لە 3 پرۆژە پێکهاتوون، 2 پرۆژەیان پێشتر کردومانە. ئەم پرۆژەش کە ئێستا هەمانە توانیمانە 50 ماڵ هاوکاری بکەین بە پارە و ئێستاش 200 سەبەتەی خۆراکیمان هەیە و لێرەوە دەستخۆشیێکی تەواو بۆ ئەو خێرخوازە بەڕێزانی کە هاوکارمان بوون، چ لە خورماڵ و چ لە دەرەوەی خورماڵ، و دەستخۆشیێکی تەواویشم بۆ ستافە بەڕێزەکەمان هەیە کە هاوکارمان بوو. بارودۆخی هاوڵاتیان و قەیرانی دارایی تەواو لەسەر ژیانی خەڵک قوڵ بووتەوە. بە شێوەیەک هاوڵاتیەک دەڵێت هاوکاریەکانی خوشکانی هەورامان و دەستگا خێرخوازەکانی کۆماڵ شوێنی خۆیان دەگرن و خودی خۆی برنجی بە کیلۆ کڕیوە. دەستان خۆش بێ و زۆر سپاسان دەکەین بۆ ئەم کەناڵە و دەستخۆشی دەدا لە سەمیرە و سافەکەی ئەەکەین. دەستی ئێوەش خۆش بێ و بەخێر بن سەر و چاوانم خی دەزای خێریان باتەوە، خی دەزای خێرێوەش باتەوە کە هاوکاریدا دەسەمیرە و سافەکەی ئەکات و دەستخۆشییان لەکەین و دەستیان خۆش بێت و زۆر سپاسان دەکەین و من تا تەنانە خۆم با لە خۆمەوە دەست پێ بکەم، خۆم بە کیلۆ برنجە کڕم. نەبایەکەی بایەکەی ئەوە نییە، من 4 نەفەر تۆزێ برنجەکە. تەنانەت دوێنێ ڕۆشتوم 6 کیلۆ برنجم کڕیوە بۆ مناڵەکانم. سەرەتا دەستخۆشمەیە بۆ ئەنجومەنی خوشکانی خورماڵ لە شانساغ بێ هەموو کاتێ ڕەمەزان و غەیری ڕەمەزان هەستاون بەکاری خێرخوازی و بەسەر فەقیر و هەژاراندا دەستخۆشیان لێ یەکەم. سپاسی ئەو خێرخوازانەشەکەن کە هاوکاری ئەم پرۆژانەکەن نمونەیان زیاد بێ و لە شانساغ بێ. دابینکردن و دابەشکردنی سەبەتە خۆراک و هاوکاری مادی دەگەڕێتەوە بۆ دەستکراوەی و بەخشینی خواپێداوان و خێرخوازان کە بەردەوام خێزان و ماڵی ساردی ئەم کوردستانە ئاوەدان و گەرن دەکەنەوە و خەندە دەخەنە سەر لێوی ئەوانەی چاوەڕێن تەقا لە ماڵەکانیان بدرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خورماڵ.